سڵاوی خواتان لەبێ خۆشەویستان خۆ بە خۆشحاڵ دەزانم لە بەرنامەیەکی نوێ و لە ئاژینێکی نوێەوە لەگەڵ خانومێکی بەهرەدار و دەزڕەنگینە پێتان دەگەمەوە. جارە هاتوومەتە لای خانمێک کە ماشەڵڵا چەند بەهرێکی کار دەستی بێکەوە کردوێتەوە. جا بۆی زیاترم خانمە بناسیێنین و بێکەوە گەڕانێک بکەین. ئەمڕۆ هاتوومەتە لای ماڵیان لە دورگا ئێم و بێکەوە یەکسەر ئەڕۆین بۆ شوێنی کارەکەی و چەند گەڕانێکەکەین بزانین کارەکانی چین و خۆی بەچێوە سەرقاڵەکە ڕۆژانە لەگەڵ باڵ. سلام علیکم چەند سرۆخان باشی زۆر سپاس دەکەم ئامادەی بڕۆین دەفەرمە بڕۆین سپاس. سروە عوسمان قادر لەدایکبووی ساڵی 1970 لە شاری سلێمانی و هەر لەوێش دادەنیشێت. بڕوانامەی بە کالۆرێسی هەیە لە کارگەڕی کار. هەر لە منداڵیەوە بەهرەی وێنەکێشانی هەبوو و حەزی بە کاری هونەری و دەستی بووە. دوای تەواوکردنی زانکۆ زیاتر گرنگی پێدەدات و دەیکاتە پیشەیەک. لە ئێستادا خاوەنی فرۆشگایەکی تایبەتە بە کارەکانی. هەر بەوە نەوەستاوە سەرپەرشتی گروپێکی کاری دەستی خانمان دەکات بە ناوی خەیاڵی خانمان کە تێیدا چەندین خانمی بەهرەمەند و دەستڕەنگینی تێدا کۆبەتەوە. سروەخان پێی وایە خانمان دەبێت نەترسن و هەوڵ بدەن و کارەکانیان خۆش بوێت، متمانەیان بە سەرکەوتنی خۆیان هەبێت. سرۆخان هاتوونەتە باخی گشتی سلێمانی جێگایەکی خۆشە زۆر ئەمڕۆژ باش بینجەوەکەیەوە نیە بڵێن باران بێ جا با لەوە دەستێ بکەین. سرۆخان کێیە چۆن خۆتە ناسێنی بە بینەران و بیسەران بڵێن. زۆر سپاس دەستان خۆش بێ خۆماندوو نەبن. سروە عوسمان دانیشتووی شاری سلێمانیم، زانکۆی گەشەپێدانی مرۆیم تەواو کردەوە بەشی ئیدارە کارگەڕی کار لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. هەر لە مناڵیەوە هیوایەتم کاری هونەری و کاری دەستی بووە. باشە کار دەستیەکان لە چیا خۆی بینێتەوە؟ هەر سەرداش کە هاتم پێشەکە کەوتم ماشەڵڵا ئەم زۆر لایەنی بواری کاری دەستی گرتو و زۆر دەستڕەنگینە لە زۆر بوارەکانیە. وڵاهی دیارە هەر لە یەکی سەرەتاییمەوە دەستی ڕسمم هەبوو، ئەوش بە حکمەوەی هەم باوکم هەم برایەکی گەورەم هەم بە بنەماڵە عنی دەستڕەنگینین، بەڵام برایەکی گەورم هەیە زۆر دەستڕەنگین لە ڕسم کێشانە. ئێستا و ئیش ئەوە ناکە، بەڵام من هەر لە مناڵی و پەرەم پێدا هەتاوکو ئەم قۆناغی ئێستا هەر بەردەوامم و دواتریش کاری دەستی و کاری نەخش کێشام و دەستی خانمان بەخانە و هەروەها چۆنەڵێ کاری تابلۆکانم ئەنی ڕسمەکانم کرد بە تابلۆی گەورە لەسەر بڵێن وەکو لەوحاتێک کە بفرۆشتێ و هەروەها لە ئێستا کاری مۆم و کاری حەجەرەکەم کە بڵێن کۆنکرێتیشی پێڵێن ئیتر بە دیزاین و شێوازی سەردەمیانەوە پێشتریش کاری ئەکسسواراتی خانمانم کردووە، بەڵام بە شێوازێکی بیرۆکەی خۆم کە تابلۆی بچووکم لەسەر کێشاوە کە تقریبی 2-3 سانتیم بووی، عینە مەسافێکی کەمە لەسەر مەداریە ڕەحمەتێکی زۆری لەسەر و بەڵام بەردەوام گۆڕانکاریەکەم لە کارەکانە خۆشەکانە خۆش. باشە ئەو حەزی خولیایە لە مناڵیەوە دەرکەویان ئەو تاکەی بڕیارت دابیکی بەکارێت پێیجی بۆ دابنێ توزانم بخیتە سەر پێ ئەم کارە پەری پێبیت. دیارە هەر لە قۆناغی سەرەتاییمەوە بەردەوام چالاکی قوتابخانەکان هەبوو ئەو کاتە بەشداری مەکرد هەموو پێشنگاکان خۆمان حازرەکردڵێ هەموو ساڵێک مامۆستاکانم هەڵیانە بژاردم مامۆستای هونەرم لێرە سڵاو ڕێزم هەیە بۆیان هەر لە یەکی سەرەتایی هەتا قۆناغی جامیعەم تەواو کرد بەردەوام هاوکارم بوون. زۆر سپاسی گەورەی ئەوانەکەم چکە پشگیری ئەوان بەڕاستی هاندانێکی زۆر باش بیرمان نادێتەوە ڕەنگە قسەی مامۆستای کاریگەری لەسەر هەموو داهاتومان زۆر خۆش عنی کە کاتێک بە منیەوە جوانی مامۆستای هونەرمەیوت خۆزگە سروە خوشکی من بۆ ئەمبەر بۆ فلندا، یعنی ئەو قسەیە ئەو پەڕی پشگیری بوو بۆ من چکەی گونە حتۆ لە وڵاتایی کە گرنگی نادرێ بەکاری هونەری بەکاری داهێنان کارانە هەتاوکە ئێستشکەی بینمەوە هەر
خەفەتە خوێنی لە من هەم ئەو هەم مامۆستاکانی ترم ئیتر بەردەوام گرنگیم پێداوە هەتاوەکو جامیعەم تاو کرد کە جامیعەم تاو کرد بڕیدانە مەزراییان کارێک نەبوو هەر حەزیشم لێ بوو ینی خواخوام بوو جامیعە تاوەکەم خوێندن تاوەکەم وتر خەمی سعیم نەمێنێ و دەستکەم لە بواری کە تاوە کرۆ زیاتر حەزت ئەرۆڵا چکە ئیدارە بیرکاری یان زیادر محاسبەیە زۆر لەگەڵ یان نەبوو بەڵامی تر کاری هونەری ئەوە سرم پێوینی بووی سەلامەتی باشە باست لە خێزانەکەت کرد باسێکی خێزانەکەتم بۆ بکە خۆ دەزڕەنگینی یان لەکێ پێگاتون یان ئەوان چۆن پشگیرت بوون بەڵێ دیارە زوو باوکم هەر دەزڕەنگینەوە بەڵام کاری بڵێن زۆر شتی دروست کردو ینی بەدار قەفەز و شەن و داجگەرە و ها کۆمەڵە شتی زۆری دروست کردوێک بۆ کەرچی بکەم نەڵا سەیەکەخۆی فێرەوەڵا گۆچان دایکم هەم کاری چنین لفکە و جلی مناڵان و هەم درومان باوکم هەر خۆی خەیاتە خەیاتی زوو خەیاتی گەورە بوو ینی بەناوبانگ بووە هی ئافرەتان هەم پیاوان ئێستا کەمێ بەتەمەنە ینی ناتوانێت ئەوە بکە بەڵام خوشکەکانم هەروە هەمومان خەیاتیە زانین يعني هم لباوكم وبمان ماوەتەوە ئیتر هەم دایکم هەم جەماعەت هەمووی بەگشتی هەمومان دەزڕەنگینی ماشەڵڵا باشە کاتێک بڕیارتدا ئەمە بکەی بە پیشەیەک ئەوان چۆن ینی چۆن پاڵپشتیان کردی چۆن پشگیریان کردی بۆ ئافرەت قورسە لەناو ها خێزانێکە بڕاتە دەرەوە کار بکات بێت و بچێ بە تایبەتی تۆ ماشەڵڵا لە پێشنگاکانە زۆر ڕۆڵت هەیە و ئێستا وەزم سەرپەرشتیاری گروپێکی شەکەی بڵێ دیارە بێگومان هاوکاری ماڵەوە نەبێت بە تایبەتی لەو ئەم کۆمەڵگەیە ئافرەت ناتوانێت چۆنەڵی سەربەرزانە بچێتە دەرەوە ئەوە کاری خۆی بکات بە خەونی خولیاکانی خۆی بگات سپاسی ماڵەوەکەم بەڕاستی هەم دایکم باو خوشک و بران بەردەوام هاندەرم بوون پشتیوانم بوون هەموو سەرکەوتنەکان بە پلەیەکە گێڕمە بۆ کەسیان لە ئیشەکەتا بەشدارن یانەوە بەس تۆ بۆ نمونە ئەچی بۆ شوێنێک ئێستا کە من هاتوومەتە ئەم بەرنامەیە ڕەنگە پرسم نەکرد بێ بەس خۆی ئەزانێ بۆ کوێ ئەچم ئەزانێت چی ئەەکەم ینی هەتاوەکو کاتی هاتوونەتە ماڵەوە عینی ڕەنگە نەیانزانی بێت لەبەرەوە بەس هیچ کات پێشەی ئەوم بۆ دروست نەبووە کە لە کاری هونەری لە بواری خۆما کارم کردو سپاس بۆخوا بێکمان پشتگیرێکی زۆرم بوونەوەن ئەم دەزڕەنگینیە بەس ئەو کاروبارانەی گرتوتەوە یانەوە تا لە بواری ناو ماڵ و کاری ماڵی شاپاشی خواردن و توزانم ها ئەو ئیشانەی کە هەموو ڕۆژێک خۆوانی پێ خەریکەکەی عادەتەن کەسی هونەری بەردەوام حەزەکە ڕێخستنی هەبێ بۆ شتەکان بڵێ بەڵام من ئێستا کە کارێکەکەم بەردەوام دایمە تەرکیزم لەسەر ئەو ئیشێکە خۆم بڵین هامە بەستمە حکە مەبەستم بۆ حەزەکەم لە نقطەی یەکەم هەتاوەکو آخر ینی لەگەڵ یا بڕۆم یعنی بەدڵسۆزی ئەچمە پێشەوە لێی ئەگەر بمەوێ بیکارێ بکەم لە ئێستا بە حکمیەوەی دوکانم هەیە و هەم سیارە بەهۆی واستنەوەی ماڵەوە هاتو چۆمانەوەکو ئەوم لە بە شەفێری ماڵە تۆزی ئەوم هەیە بەڵام کەمیوان شت بێ ئەوە هیچ چاوکاری هەرە بێ بەڵام سپاس بۆخوا ینی کەسانی بۆ نەخوشکیان لەسەر ماڵ بێ هادایکیان دەزڕەنگین بێ خوانی ئیسراحەتیان کردووە چێشتیان بۆ لێن ئەویان لەو لایەنەیان خۆشە خۆشە بەس ئێستا ینی زۆر مەجالم نییە بەڕاستی بە حکمی چون و دەرەوم زۆرە ینی بەین تا ئێوارتەوە تشتە دەرەوە تۆزی ئەوەیە بەڵام کەمیوانمان بێ یاخود ئەگەر ئیشێک بڵین بۆ منە لە ماڵەوە کە ئەوان تر لە دەرەوەن کە ئێوارە بێنەوە و چێشتەکە ببینن ئەزان ئیشی منە چکە ڕازاندنەوەی بۆکەم تەرتیبات و ڕێخستنی بۆکەم و هەم بۆ تام و چێژەکەشی هەم ئیتر جیاوازە بە قسەی خۆیان نازانەوە ئیترەکەوێتەوە سەرڕایبوومەنعیدینە سروەخان وتت دوکانت هەیە ئەم دوکانە چۆن بوو تا چەندێک کارە دەستیەکان بۆ خانمان لێو ئەتوانرێ ڕاجی پێ بدرێت واللهی دوکانەکە لە نەبوونی شوێن بوو لە ماڵەوە چکە ئێستا ئیشێکە من دەستم پێکردووە کاری مۆم و هەم کاری حەجارەکە پێویستی بە شوێن هەیە چکە قەبەن و هەم قاڵبەکانە بێ هەڵبگیرێ و ئەو مۆمە پێویستی بە شوێن هەیە کە تایە وشک بکەیتەوە تایە دروستکەی و دواتر تیا هەڵبگیرێت هەم حەجارەکەش پێویستی بە خۆر هەیە ئەبێ بیا خۆر لی بدات تا وشکە بێتەوە بۆی خراپ نەبێت بەڵێ لەبەرەوەی سەکاری مۆمەکەم لە دوکانە داناوە بەڵام کاری حەجەر و بڵێن کۆنکرێتەکە ئەبێ لە ماڵەوە بیکەم پاتیشەڵا دوای ئێرە ئەچین بۆیە دوکانەکە و ئینشەڵا هەر ئیشێکیشتان بۆ دروستەکە لە خزمەتانە ئەی بابەتی ئۆنلاین لە تۆڕە کۆمەڵاتیەکان ماشەڵا زۆر ئەکتیڤی وەزان نزیکی 4000 پۆستە کردووە
سلامتی ئەم هەموو پۆست و سوۆشیال میدیایە چی پێبەخشی و یان چاچەلێک کارەکان واللهی زۆر خۆشە بەس ئومێدم وایە ینی هەموو جارەڵم خوای گەلە ڕەنجم بە زیانە چێ کە لە ماوەی ئەم 4 ساڵە ئەنجامم داوە چکە لە 2010 کۆتایی 2010 سەرەتای 2019 پیجەکەم دانا هەموو ئەو کارانی خۆمیتیە یان ئێستا بوون پیجەکە تەنها تایبەت نییە بە ئیشی خانە یا تایبەت نییە بە مۆمەکە یا حەجارەکە یا تابلۆ یاخود زەغرەفە یاخود هەر کارێکی تر جیاواز یعنی ئیشەکان هەمووی کۆکراوەتیە دەست خۆش لەبەر ئەوە ینی وەکو ماڵێک وە ینی کە دایمە سەی دەکەمەوە پۆستی چەند ساڵ پێش ئێستیتیا ئیشەکان میتیا ڕاستی سەلام نەماوە فرۆشراون یاخود هەدەی کەسێکم کرد بەڵام ئیشەکان زۆر خۆشە زۆر بەس ئەمە هەلێکی باشە بۆ ئەو کەسانی ینی ئەو خانمانی کە کاری دەستیەکەن زۆربەی ئەو خانمانە ینی بۆ منە کاری دەستەکەن لە ئۆنلاینە زیاتر دەتوانن هەنێ ئیش پەیوەندی هەیە بە ئۆنلاینەوە زیاتر بەوە سەرفە بێ بەڵام کارەکەی من وانە چکە ئێستا بمە نەخشی خانەکە ئەبێ حزورم هەبێ لەو شوێنە ڕاستە خۆ ئەیکێشم بۆ دەستی مناڵەکە یاخۆ بۆ خانمەکە لەگەڵ ئەوەی شاکاری حەجەر و بڵێن حەجەرەکە کە جوانکاری ناماڵە لەگەڵ مۆمەکان ڕێکێ خەم دیزایانی بۆکەم یاخود هیوایە بە تاک ئەیبا بەیەکۆ دایئەنێ کەسەکە جاروای حەزەکە مۆدلەکە لە نزیکەوە ببینێ ئەوش دەرفەتێکی باش ینی سەهی وا هەیە حەزەکە ئەڵێ نمونەیەکی ترم بۆ دروستکە یا سەردان مەکا بۆ دوکان تۆزێ ئەوەیە ینی یا تەڵە بەکات لەسەری لە شوێنی دوورەوەی لە شار و شارۆچکەی ترە خۆشە ینی لە خزمەتی هەر خانوێکم بۆ دەرەوەی شار زیاتر ئۆنلاینەکان بۆ دەرەوەی شار ینی لە ناو ئەوەی کە دەسێمانی بەڵێ ناو سلێمانی خۆیت سەردانەکە جا سرۆخان ئەو کەسانی کە بۆنە لە سوۆشیال میدیایان عین سوۆشیال میدیا لایانی پەیوەندیەکانی ئاسان کردووە لەلایەک لەلایەکی تریشەوە قورسی کردوەتە ڕادەیەک پەیوەندی چۆنە لەگەڵ کەسانی سوۆشیال میدیان تا چەندێک کەسناسیوە چزانم مشتێکانت بێت ئەوی کە پەیوەندێکی باشتان هەبێت واللهی خۆشە هەنێک هەیە ینی زۆر جار بۆ نەخشی خانەکە ئەوە نییە هەیە 5 جار 4 جار هاتوۆتە لام نەخشم بۆ کێشاوە بیرم نییە کە ئەو کەسە هاتووە بەس ئەستەکەم شکڵی ئەناسمەوە ئەڵە سروەخان نامناسی خۆ فڵان کەسم چەند جار هاتم بۆ هەر لە فڵان شوێن هاتم بۆ لات نەخش بۆ کێشە بەڵام من ئەوەی تەرکیزم لەسەر ئیشەکەیە تەرکیزم لەسەر کەسەکان نییە لەبەرە تۆ هەنێجار گرفتی ئەوم بۆ دروست دەبێت بەڵام ئەوەی هەیە خۆشەویستێکی زۆر هەیە لە نێوانمانە زۆر خانم هەیە ینی حەزەکە لە شار و شارشەکانی ترەوە یان ڕسم لەگەڵاگرن بە ئاواتەوەنەوەی ها زۆر خۆشە ڕۆژە پێێکی جوان درست زۆر ئێستا کە ئەچین بۆ فیستیڤاڵی هەنار ساڵانە لە هەڵەبجەیەکرێ عادەتەن خەڵکی هەموو شارەکانیت سجاریە لە هەولێر لە کەلارەوە یعنی کەرکووکەوە مشتری نیە بۆ ئەوێڵە بەس لەبەر خانەکەی تۆ هاتوون وتمە با ئێرەژە ببینم یعنی زۆر خۆشە وڵا بەئەکیدی کاتە پێشنگاکان چۆن بەشداریەکەی تایە پێشنگاکان وڵی بەگشتی هەم کارەکانی خۆم نمایشەکەم هەم سەرپەرشتی 85 خانم زیاترم کە گروپی خەیاڵی خانمانە لە 2019ەوە دروستمان کرد بەیەکەوە هەماهەنگی شەڵا دواییتر یەینە سەرباسی گروپەکەش کاتە توانیتوانە گروپەشکۆ بکەنەوە مەش بخۆی دەرفەتێکی باش بووە بێگومان خۆش ینی هاوکارێکی خۆشە لە پێشنگاکانی شاب بەئەکیدی بێکەوەن هەر زیاتر زۆر جار پێشنگا و شوێنتر هەبێت کە من نەچم ئەوانیش نایەنەڵەن مادەم تۆنایی ئێمەش ناچین یا بە تۆی تیابی یا بچم یا نەچم تۆڵی چۆنە باشە ینی زۆر خۆشە ئەڵێ من لە تۆ ڕابینم هەرچێک بڵێ قسەی تۆی ینی خۆشە چکە ئەزمونمان هەیە لەو کارە ئەسە خانممان هەیە یەکەم جارێکی دەستکا بە نمایشکردنی کارەکانی لە پێشنگاکان پێویستەکە تۆ کۆمەڵێک ڕوونکردنەوە و زانیاری بدەیتێ لەسەر ئەوە هەنێ خانممان هەیە بە یەکەم چالاکی کە بەشداریە کات ناومێ دەبێت زۆر جار پێیان ئەڵێن کە ناومێت مەبن مەرجنی ئەم جارە زەرەر کردووە یا ئیسفادەت نەکردووە هەموو کاتێک ئیسفادە ناکەی هەموو کاتێکیش زەرەر ناکەی بە پێی پێشنگا بە پێی فیستیڤاڵ دەستکەوتەکانە گۆڕێت ئێمە لێرە گومان کۆتایی پێهێنین بۆی بچین بۆ دوکانەکەت و دوکانەکەت ببین و جوانمان بۆ دروست بکەی منەی کارەکانت ببین زۆر باشە پێکە بڕۆین ئیشەڵا بڵێ
هۆنیا خان بەخێر بێ زۆر سپاس. باشیدانەکەم ئەمە دوکانە جوانەکەی وێ؟ ئەمە دوکانەکەی شوێنی ئیشی مۆمەکانمە هەروەها کۆمەڵێک شەڵا سەر بەڕەسق زۆر سپاس زۆر سەلامەت سپاس ئێوە زۆر دەکەم. بەخێر بن مەمنون. سەرچاوم جاسە چیمان بۆ ئەەکەی؟ وڵاهی لە خزمەتتانە ماشەڵاشتی جواندانا لە زۆر سپاس دوکانەکەیە. سەلامەت بیا و حەزەکەی باجار ئێمە مۆمەکەی خەینە سەر ئاگرەکە بۆی ڕۆژای مامان بۆ دروستکەی بەڵێ. چکە داوام لێ کردبووی پێش بەرنامە بەڵێ. شتێکی جوانمان بۆ دروستکەی لە بەرنامەکە. بۆی هینە بەس زۆر جار خەڵک پرسیارە کاڵە ئایا ئەتوانین ئەگەر مۆمێک دروستمان کرده بوو یاخۆت هەبوو شێوەکەی جوان نەمابوو ئێمە توانین دیسانە بیتوێنینەوە بکەینەوە قاڵبێکی تر ئێمە لەم حاڵەتە ئێستا ئەم قاڵبە ئەتوێنینەوە هەتاوەکو شوێنەکە ناسیێنین یەک بەیەکی کارەکە. سرۆخان مادی خامیشی هێوایە؟ بەڵێ ماوەدە خامەکەی چەند جۆرێکی هەیە من جۆر ئەسلێکە بەکارهێنم کە زۆر زیاد ئەتوانێت بەرگە بگرێ و چۆنەڵی بمێنێتەوە چکە زۆر کەس هەیە حەزەکات زۆر بەرگە بگرێ و لە هەمان کاتیشا بۆنی تێگەی ئیتر بۆنەکانیش بەپێی خواستی کەسەکان دەورە بینێت ئیشەڵڵا بەس کات مژوەک سەر شادەکان سەرنجوا کێشە بۆ ئەوی سێری شادەکان بکەین پێ چۆنە ئەم هەموو سپاسنامەیە چی زۆر سپاس وڵاهی دیارە ئەمە هەمووی هیچ چالاکی کار دەستڕەنگینیەکانمەوە هەم کارەکانی خۆم و هەم کاری گروپەکەمان کە بە گروپ ئەنجاماندا سپاسنامەیان بۆ کرد ڕێزنامەیان بۆ کردی دیارە هێناوما لێرە دامناوە هەموویەوە نەوەڵا بەشێکی ئەنی کە جێ بێتەوە باشە ئەم بەشیاوەزام ئەو شوێنی دروستکردنەکەیەکە بەڵێ ئەم بەشە زیاتر خۆم هەر لێرا دانیشم و ئیشەکان مادی زۆرە بینم سەمانە بردن بردی بچووکە بزانم بەڵێ ئەو بۆ جوانکاری بەکاریانەهێنم بۆ حەجارەکە زیاتر کاری حەجارەکە و هەم بۆ مۆمەکەش بەکارە هێنجێت ئەو شتانە لێرە ئاسان دەسەکەون بۆ هەمووی ئەمانە هی دەرەوە جگە لەم مەوادانە ئەمەی شەرهی دەرەوە هێنراوە بەڵام لێرە ئەیکڕم بەڵێ کوردەواری شتیە زیاتر حەزەکەم باشە دیکۆرن یان بۆ نمونە ئێستا من قزوانە بینم گوڵی بەیبوونە بینم دارچینی ئەبینم ئەمانە بۆنن یان ئەو تا هەر شقڵن زیاتر هەم بۆ جوانکاری و هەم بۆ بۆنەکەیش ئێستا هیچ لە هیچ شوێنە نبینیەوە قەزوان بەکار بهێنجێ بەڵام من ئەمە ئەیم لە عسارە و ئەمەوێت بیکەمە ناو مۆمەکەەوە بۆی بۆنێکی قەزوان خۆشتی خۆش هەر فکرەی خۆم ینی گوڵە باخ و هەم ئەم زعفەران ینی مە لە هیچ شوێنە ئەمە نەکراوە یاخود ئەو مەوادانی ئێستا ئەویان ئەوە هینە مەوادی سروشتیە چی پێڵێن زۆر بەڵێ ئەو ڕۆزماری ینی ئەمی بۆنی خۆشەمە لاڤندەرە ئەوانە موادی دەریایی ئەمە دارچینی ئەمە گوڵی وشکە ئەویان لیمەی وشکە ئەمەیان مێخەکە ئیتر هەمووی حەزەکەم شتی کوردەواری تیا بەکاردم یا شتی سروشتی زیاتر خۆش اینجا ئەمانش بۆنن بەکارمان هێناوە ئێستا جەزا بۆ بۆنی طبعا مۆم جیاوازە لەو بۆنەکانی تر بەڵێ بۆنی مۆم کە بەکاری هێنی چڕترێکە وەکو هیچ جسم نییە یاخۆ هیچ لوبەرگ نییە باشە پێستەکە هەموو مۆمێک بۆی بەکاربێت یان ئەوە تا بەپێی حەزی کەسەکانە هەیە بۆ هەیە لە با مۆمێکی بۆندار بکڕم پێشتر کە یەکەم جار دەستم پێ کرد بێ بۆن دەستم پێ کرد هەمی هەواڵی مۆم ئەی بۆنی چییە یات دوایەوەتر بۆنم تیا بەکارهێنا هەمووشیە زیاتر ڤانێلا یاخود لاڤندەر ئەو دوانە زۆر ڕەحمەتی لەسەرە دەستخۆش سەلامەبی ئەمانش ڕەنگەکانن کە بۆ ناو مۆمەکان بەکاری هێنین هەیە هەر حەزەکە سپی سادە بێ حەزەکە ڕەنگی تر یا شەکەری هی وایە حەزەکە ئەم ڕەنگانی تیابێت و بۆ شێوە هەموو ڕەنگێکی تیان ئەتوانی بۆ ڕەنگەکان تێکەڵکەی هەست تۆنێکە پێ بۆ دەربڵێ بەڵێ ینی ئەتوانی دوو ڕەنگ تێکەڵکەیت بە پێی سەلیقەی هوەری کەسەکە هەیەسە خۆم چ ڕەنگێ بمێ دەرچێ ئێستا بۆ نمونە ئەم کولەکە کە لێرە بەکارمان هێناوە مە ڕەنگی پتەقاڵیمان بەکارهێناوە قەدەکەشی سەوزماندانەوە لەو حاڵەتە کەوێتە سەر ڕەغبەتی کەسەکە بۆی هەر شکڵی کولەکە بدات دەستخۆش ئەم تابلویانە ئەبینەوە ئەم تابلویانە چێمە کاری ڕستمکردنەکانتەوە بەڵێ ئەمانە تابلۆکانە ئەمە بۆی زەیتیە لەسەر کانتاس بەکارمان هێناوە ئەو زیاتریش حەزم بە کاری هەستەکەم ڕەنگەکان ماشن پایزن و تۆزێنن یان هەرو تابلوانە و ماوەتەوە هەو ئەمانە هەیە ئەمە بۆ چالاکی پێشنگای تر سەرفە بنەفرۆشتێن بەڵام ئێستا تعبیرە لە مۆمەکان هەرخۆی حەزم لێی بوشتێکی جوان و لەگەڵ چەندێک کاتە باز چکە وردە و ماشەڵڵا تابلۆکەش گەورەی حەجمی وڵاهی سێ-چوار ڕۆژستەوە سێ-چوار ڕۆژی پێ شوێتا دروستم کردووە ئەمەی ئێران بەیانی تایوەرەکە هاتوو مۆدووکان ئەوان هەر لێرە دروستم کرد بە زمانەی دری ماڵەوەن پێشترە ئەمانش هەر تابلۆن بەڵام ئەمە کاری ڕایزنی پێیا بەکارهێناوە
ئیشێکی ئەمەش هەر مادەکانی جیاوازترە ینی هەرێکە و مادی خۆی سەوان ئەکرێنی هەمان کانڤاسە ینی هەمان ئەو وەرەقەیە سوود سەر لەوحەکە ئەمانەوە بەڵام موادەکەی جیایەکە بۆ هونەرەکەی بەکارمان هێناوە ئەمەش زۆر جوانە ئەوە شتێکی تقریبان دیزاینەکەی تقریبان کوردەواریە ها گوڵی سرکەی گوڵێکی تیانە بەڵێ ئەو بڵێنەوە ڕاستیان ئیترها چۆنەڵی بڵاو بۆتەوە و خۆشکڵی دروستکرەوە ڕەنگی پیرۆزەیش ڕەنگێکی زۆر مەرغوب بە لای خەڵک جا ئەم کارانەش زۆر جوانن هەستەکەم ئەوەی کە لای زیاتر لای بەڕێستان بینیمانی یەکەم جارم ئەم بەردان هاوزان ببینم کە بە دەست دروست بکرێت ئەمە چۆن دروستەکرێت ئەمە موادەکەی وەکو گەج وایە بەڵێ بڵێن ئاویتیەکەی ئەیگریتەوە بە حەجمێک کە بزانی بەم شێوەیە بەم شکڵە دەرەچێت ئەمە ڕەنگێکی جوانە ئەیکەیتە قاڵمەوە بەڵێ ئەمە ڕەنگەم تێکردووە بەس ئەوەی ئەی زیاترێ بینم سپیە هۆکار چیە خۆی سپیەکە ڕەنگی ئەسلی خۆیەتی بەڵام لەگەڵ دیزایانی ناوماڵ و شوێنە گشتەکان زیاتر سپی بەتایبەتی خانمی ماڵها حەزەکە بۆ ڕەنگێکی تر هەبێ ئیتر ئەمەش ڕەنگی ترە قاڵە بنیان ئەو تا خۆت نەخشیانەکەی بە شێوازێکە دیزاینێکی ترە قاڵبەکان ئەیکڕین هەموو موادەکان هەمی لە بەخاوی هێنم هەموو موادی ئەسلیە ئەمان پرۆسەکەی چۆنە پرۆسەکەی وەکوتم ئەو گرتنەوەی ئەوێت بە شێوازە شل بێکە بیکەیتە ناو قاڵبەکەوە پاش تقریبا 6 ساعاتێک ئەی بەستێ و دواتر ئەگەر قاڵبەکەی ئاوا شتێکی ئاوا هاکەزایی بێ قاڵبەکە زووتر ئەتوانین دەریکەیت بەس ئەگەر پێچووکەنای تیاابێنەوە قاڵبەکە هەشتی ئەوە بێ بەڵێ لەو حاڵەتە پێویستی بە شەو ڕۆژێکە کە لەناو قاڵبەکە بۆی نشکێکە تۆ کاتێک بێگومان مامەڵەکردنیش لەگەڵ یا قورسە ئەر بەخوا ئێستا بڵێن چەند جاکەیانمە بۆ پێشەنگا جاریوا بۆ بە 20,000 30,000 زڵە دەمشوردووە لەبەرەوەی بەریەکەکەون یا کەوتونەتە خوارەوە این کەسی خۆی لێیاوە یا بای هاتووە هاتووسی ئەوە زەرری هەیە بەڕاستی ئەوانە شوشان ئەمانە مۆمە کردومەتە ناو شوشەوە بەڵە هیوای حەزەکە ئەوە ئەوان مۆمی ڕوونە بەکارمان هێناوە شکلی ئاوە باسی ماسەکانە نەکەین ئەمە هەستەکەم هەر بۆ چاو بۆ ئارامی دەرونی زۆر لە ماڵ و لە شوێنەکانە بەکارێت شتی سروشتی بە ئام ئەم چوارچەوەی ئەم دیوارە ئەین تۆ گەر شتێک نەبێت وەکو ڕەفیق و برادێک ڕەنگی سەوزیش هەڵبژاردەوە بۆ دوکانەگەر ڕەنگی سەوز ڕەنگێکی هەر بەبێ ویستی خۆم حەزم لێتی بەڵام کە هاتمە دوکانەکە خۆی هەر ڕەنگە بوویتە دەستکاریم نەکرد ڕەنگی سپیەکەش لەگەڵ یا کراوەتریەکە ڕاستە ئیتر شتەکان لەگەڵا گونجان دەستخۆش ئەمەش مۆدیلەکانی ترێتی سەمانە ئەمانە هەموو شوێن مۆمە ئەشتوانی بۆکو دیزایانێکی بۆ مێستەوالێت بەکار بهێنرێت بۆ ئەکسسوارات خانمای لەسەردا بدرێت ئەمانە هەر هەمان ئەو باشە سروەخان ئەمانە ئەشۆڕێن یان ئەو تا پس دیزاینە و بەس دیکۆرە ینی بشۆڕێت لای مەخسەرەوەدا بنرێت ئەسە بۆ شوێن سابوون و زاوی دەستشۆر ئۆشتانەدا ئەنرێت لەگەڵ مۆمانتوانی دیزاین بکرێ ئەمە ئێستا بەکارمان هێنەوە مۆمان تێکردووە لەگەڵەوەی کاتە تێکەڵی هەردووکارە دەستێکەیە دەستخۆش بەڵێ جوانە ئەنی کاتە ئەمێنێتەوە کێشەی نییە بۆمانەوە زۆر شکان کە ئێمە مشتێک سەڵام مەڵم حسابی شوشە بکە ینی بزانە شوشە بەدەستەوە ڕاستە بۆیە پێچمە و تەکلیفیەکەم بەڵام هەر پاراستنی پێویستە ئەمەش هەر مۆمن بەڵام ئەمانە مۆمی سادەن واتە ئەو ڕەنگەکەی دیزاینەکانیان جیاوازە دیزاینەکانیان جیاواز دەستخۆش ئەمانش هەر مۆمن بەڵام هەر لەناو وەکو قاڵبەکانە دەدەنەوە حەجەرەکە و دیزاینمان بۆ کرۆ ڕەنگی سپیە ئەمە شکڵێکی پاییزەیە گەڵای پاییزمانتیا بەکارهێناوە ئەمان شتی بەحریمانتیا بەکارهێناوە ئەمە جوانە ئیتر بەپێی شوێنەکان بپێ ئیشەکان هەمی ئەگۆڕێت دەستخۆش ئەمانە شەر شێواز و دیزاین ترێسەمە زەردە بۆ مەها ماڵێک حەزکە ڕنگێکی تری بێوێن جیازی بێت توانێمانە بەکاربێن ڕەمەزانیە شتێکی ئەوەیە لە ڕەمزانیشەوە زۆرمانەوە هەستەکەم نزیکن ئیتر بەپێ ئیشەکان بەپێی شوێنەکان بەپێی ئەو دیزاینانەکەیت ئەگۆڕێت دەستخۆش ئەمانەمان هەیە ئەمە سێتە ڕێکمان خستووە ئەگەر وێنێ بگیرێت ئەمە سێتە هەم سینیەکەیەوە هەم مۆمی لەسەردانراوە ئەویان شوێن بخوردە و ئەوان شقارتەیە بۆ مۆمەکە کە بەکاری هێنی وە لەگەڵ ئینجانەیەکی گۆڵ ینی زۆر جوانەوە ڕاستی دیزاینکردنەکان ئەمان هەر مۆم و شقارتەکەیە دەستخۆش بەسرۆخان جا با بچینەوە لای دروستکردنی مۆمەکەمان باش نییە؟
ئەگەر بمانەوێت قاڵب بەکاربێنین ئەم دەزوەمان پێویستە ئەمە دەزی مۆمەکانە بۆ بۆ سووتان جیاوازە وەک لە پەتەکە بڵێن بەکرە و جۆرەکان ئەمە هەر خۆی عادەتەن هەرهی مۆمە هەموو دەزوێت و بەکار ناهێنرێت ڕاستە ئەگە بەرگی ئەوە بگرێت کە بسووتێ و کە ئاگر بکاتەوە یاخود شەوقی هەبێت چەند قاڵێک کە پێشتر ڕۆژ دوێنێ ئەمە جۆنەڵی هەنێمانە و شکبوونەتەوە بەس دەرهێنان ئەمە نمونەیەکە کە حازرە ئەمە مۆمی بچووکە قاڵبی بچووکە کولەکەیە ویستووە چکە قەت دەکەی ئەبێت ڕەنگێک سەوسکەم لەبەرەوەی وەکو شتێکی سروشتی دەرکەوێت ئەمەش یە قیاز لەو ئینتر ئەمەش لەگەڵ ئەوە تقریبانەها زۆر شتێکی تایبەت و ئەوەیە ئیتر ئەمانشمان هەیە ئەمانە حەزێکی تۆ ئەمەیان تەرتیب بکە ئەمانش ئەمەیان ئەمان حەزمی گەورەترە هەموو حەجمەکانی کولەکەیە کولەکە پاییزەن بەڵام هەر ڕغبەتی لەسەرە تا ئێستا کە لە وەرزی زستانیشین بەڵام هەرستە هەڵک حەزی لێتی تۆزێ هەنێ جار زەحمەت دەریێنەبێ بە دوو کەس تەرتیبیکەی دەستخۆش ئەویان جوانترەوە نیە زۆر ئیتر ئەگەر بۆ منە لەسەر سینیەک تەرتیبیکەی ئەستا چیمان بۆ دروست ئەەکەی بێت لەمەین کە شانمانەی ئێمە چەند جۆرێکمان هەیە توانین هەر ئەمانە بەکار بهێنینەوە و شتی لێ دروستکەین بەڵام ئەمە ڕەنگی پێویستە ئێوە لە خزمەتدانەمە گەرەژڵێن قاڵبی حەجەرەکان مۆمیتیەکەین یاخۆت هەر پێ چۆنە حەجەرەکانمان بۆ بکەیت بزانکەی حەزەکەی قاڵبێکی ئەمە قاڵبی حەجەرەکەیە بەکارمان هێناوە ئەگەر ئێمە بتوانین چۆنەڵی ئەمە پێویستی بەداری ڕاگرە چکە ینی مۆم ئەو بەکرێ بەکارنایە ئەو بەکرەکە ئەتوانی بەکاری بێنین بەڵام داری ڕاگرەکە جوانترەکە لەگەڵێ ئەمە داری ڕاگرەکەیە ئەم منیشی هەیە ڕاگری هەیە ئەیکەینە ناوی و ئەم شێوەیە دایانەی ئەتوانین ئەمە دوای بیکەین بەڵام ئەوەی حازر بێت ئێمە پێویستکە جارە شکنە بۆ تۆ ئەستەکەم دوایتوانێت بەبێ ئێستا مۆمەکەمان حازر بووە ئێمە ئەتوانین بیکەینە ناو قاڵبەکە و بەس وردە وردە لەبەرەوەی ئەگەر گەرم بێ کێشەی بۆ ئەو قاڵبانە وڵی تقریبان درزەبات بەڵام ئێستا مۆمەکە تۆزێکە مێ ساڵۆتەوە باشە خۆی بەش بەشی شتێکین ئاوا باشترێکە چکە کە وشکە بێتەوە ئەگەر هەمی بەسەر یەکەوە تێکرد بێ کە دوای وش کونیەکی تێبێ و بۆش ئەبێت لەناوەوە لەو حاڵەتە ئەبێ دیسانەوە ئیشی لەسەرکەیتەوە بەس ئاوا باشترێکە ئەستا بڵم ئاوا نیوەمان کردو تقریبان دای ئەنین هەتاوەکو تقریبان ئەمە خوشکە بێتەوە دەستخۆش ئەنجە دوای ئیتوان ئیشی تری لەسەرکەی زۆر باش. مۆمەکە تەنها جوانکاریەکەی ماوە ئەم بەشەی وشک بۆتەوە خۆی گرتووە کەمێک لە مۆمەکە ئەمەی کە تواوەتەوە ئەیکەن بەسەریا بووی چۆنەڵی شتەکان بگرێتە خۆی بابەتانی کە بۆ دیزاین بەڵێ ئەشتوانی ئامێرێکمان هەیە ئەوە هەرگەرمی بڵاوە کاتەوە مجەرفە وایە بەڵام ئەمە تۆزە قەبارەی نەکەی بچووکە لەبەر و هەر ئەمەی بۆ بەکارهێنن زیاتر من چەند شێوازێکمان هەیە ئەمانە کۆمەڵێک جوانکاری دەریاییە قەبەیە لە بەشی پشتەوە دایانی جوانە شێوەیە هەنێک لەمانش ئەم وردە بەکارە هێنین ئەمە شەر سەدەفی دەریاییە تقریبان ئاوە دیزاینەکەی بە دڵی خۆمانیانی چەندێک بەکار بهێنین چیتیا بەکار بهێنین ئەمەمان هەیە نەوەیەکی ترە دەستخۆش
زۆر پەڕیشی ناکەینەوە بەڵامی تر ئەو نەهستەکەم کافی بێ لەگەڵەوەش ئەم بەردەی بۆ بەکارهێنمەش هەر بەردی سروشتیە جوانکاریە هەرە بەردەیە کە بۆ ڕایزنەکانیش بەکارم هێنابوو شکڵێکی جوانی هەیە بۆ هەنێشن و ئەو کەسشی کە بۆ مەیبا بە پێی ڕەنگی ماڵەکەی بە پێی خۆی تۆ بۆی دان بەڵێ ئێستا بەم شێوە دروستمان کردووە ئەم چینە شوشکە بێتەوە ئەو وشکە بێتەوە ئێستا ئەم زیادەی داری ڕاگرەکەیشی ئەبڕین بۆ ئەوەی کەوش بوویەوە تامیشێکی تەرتیب دەرچێ سەمە ئاوا چاوەڕێەکەی تاکو ئەم تۆزی خۆیەگرێت دەستەکانە سەلامەت کاتە ئەمە بابەتە بکەم بۆ دروستکردن ئەوە هەنێکیانە چنە ناوە چکە تۆزێ گەرمە بەڵام تر زیبەی زیادەکەن سرۆخان ئەمڕۆ چالاکێکی تر بەدەستەوە ڕزگەلەوەی کە پیشانماننا ئەو بابەتانی باسمان کرد بەڵێ ئێمە دیارە کۆبنەوەی گروپەکەمان هەیە و تیایدا سیمینارێکیشمان هەیە ئەچین سەردانی ئەوەکەین و لە خزمەتانە کاتە پێکەوە بچین بۆ ئەش لە خزمەتانە دوکانە جوانەکەی تۆمان دێوی حەزیان زۆر خۆشحاڵ گەورەتان قوربانە کاتە دوکانەکە داخین و ئەڕەن خزمەتانە سرۆخان ئاسڵەکە تاوا خۆیەتی مەجلی کوردیەوە زۆر تایبەتەوە وڵاتی کوردی بۆم جۆرە چالاکیانە ژۆزم هەر بەجلوبەرکی کوردیەوە زیاتر بەڵێ حەزەکە خۆگۆڕی ئەگەر وەجلی کوردیۆ نەبم نامناسنەوە بە تایبەتێگە کڵاویش نەکەم لەگەڵیەوە هەر هیچ بەسەراتی خۆشەیە لەسەرەوە وڵی زۆر جارکەچمە هەر شوێنێکەوە جاریەوە بۆ کۆبنەوەی خۆشمان هەبوو یا میوانداریە داوەتێ شتێک کە ئەندامێکی گروپەکە گرین کە ڕۆشنە دەیوتیانەوە با بوو سروەخان نهاتۆتم ئەوە تام لە پشتیەوە بووم یاشتی ئەی کوای وڵی بۆ لەسەر لەسەر نییە باشە سرۆخان ئەمڕۆ بۆ هاتی وێرە ئەم چالاکیانە چیەکە جامیان دیارە ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان وەرزانە کۆبنەوەی گشتی گروپەکەمان هەیە و ئەمڕۆ جگە لە کۆبنەوەکەیش سیمینارێکمان هەبوو تایبەت بەوەی کە ئەو ڕێگریانە چینکەێنە بەردەمی خانمانی دەزڕەنگین بە تایبەت وانی کە کاری دەستیەکەن یاخود خاوەنکاری خۆیانن بە خۆشحاڵیەوە ئەنجام دەین و هەروەها گروپەکە لە ساڵی 2019 دامان مەزران بۆ مای 5 ساڵە بەردەوام چالاکی و فیستیڤاڵ و شوێنە گشتیەکان ئەگەڕین بە گروپات و چۆنڵی پارێزگاکانی هەرێمی کوردستان و تایبەت ئیداری سلێمانی بەردەوام چالاکیمان چەند ئەندامتان هەیە هەموو کەسێک کە کاری دەستی بکات جێبێتەوە لە ئێوە پێویستەکە کارەکەی جیاواز بێت کارێک ئێوە چەند مەرجێکتان هەیە بەڵێ بەڵێ کۆمەڵی یاسامان هێنا و گروپەکە پێویستەکە و خانمە کاری دەستی خۆی بێ وەداهێنانی تیا بکات و یەکێک لە مەرجەکانیشمان ئەوەیە کە لە ڕۆژ یەکەمە جاران 3 ڕۆژ وێستا کردمانە بە یەک ڕۆژ پێویستە کاتجلی کوردی بپۆشێت چکە حەزەکەین کولتوری نەتەوەکەمان زیاتر بناسیێنین بە کەسانێک هێنە پێشەنگا و چالاکیەکان خۆش یعنی من شخصی خۆم زۆر جار کەسی بیانی عرب تورک فارسیش یعنی تازەکە تەسویرێکی لەگەڵا بکە ڤیدۆیەک بکە وێنەیەک بگرێ شانازی پێوەکە جای وەک کە خجلی و بەرگی خۆمانە بۆ شانازی پێوەنەکەین ئەم هەماهەنگی و پێکەوە بوونە لەناو خانمانە بە تایبەتیش خانمانێک کە هەمان کار بکەن ڕەنگە بەلامانەوە سیر بێ بەڵام تا چەندێک گرنگە پاڵپشتیکردن یەکتر یعنی زۆربەی خانمەکان ڕەنگە کە لێرە کۆبوونەتەوە هەمان کاری دەستی و کۆمەڵە کشتی تایبەت بکەن ئەمە چۆنە بینی ئێمە گروپەکە ناڵم بەکاری جیاواز وەریارێگرین بەڵام لە هەر هەمی کاری دەستیە بەڵام بەپی فکرەکانە گۆڕێسە بۆ منە کاری مەکرەمە 4-5 کەسمان هەیە بەڵام دیزاینەکان خۆیانێکن ئەکسسوارات کۆمەڵە خانممان هەیە لە بواری فۆلکلۆریا کۆمەڵە خانممان هەیە لە بواری سەردەمیانە کۆمەڵ خانمی ترمان هەیە لەو حاڵەتە بەشەکان جیاکەینەوە هاندەری ئەوەی شیانین کە کامیان زۆر بەردەوام داهێنان بکە بەردەوام باسیەکەین ناوی ئەبین خەڵاتیەکەین ئەوانەمان هەیە لە ناو گروپەکە بۆی زیاتر سە بڵێن شخصی خۆم کە یەکێکیان نەبینم داهێنانەکە بەخوازم خۆم دروستیەکەم وازم ئەو پارەی کە دەستێکەوێ بۆ منە یعنی وا هەستەکەم ئەو ئیشەکە ئەوەی کە خۆم کردومە ئەوە شانازی پێوەکەم باشە چۆن بوویتە بەرپرسی گروپی خەیاڵی خانمان ئەمە چۆن بوو؟
وڵی شتەکە هەر لە یەکتر ناسینەوە بوو کە لە کۆمەڵێک چالاکی پێشەنگا بەشداریمان کرد و ئەچینە هەر شوێنێک و تۆزێ کێشەی هاتوچۆ و کێشەی شوێنگرتن و کۆمەڵەشت هەبوو گیر و گرفت هەبوو کە جڵی ناخۆش بوو لەو حاڵەتە چۆنڵی بۆ هەر چالاکیە بووە یەکترمان ئاگادارەکرۆ و جەماعەتە بۆ چەند چالاکیەک من ئاگادارە بکردن و گروپم بۆ دروستکردن و ئیتر ئیشەکانیان بەدڵ بوو تیان تۆ بۆ سەرپەرشتیاری باشی حەز دەکەین بە سەرۆکمان ئیتر شتەکە ها خۆڕسکی دروست بوو لێو ڕازین وڵی توێ لە خۆیان پرسی جەماعەت هیوادارم شایەتی بۆ نایشەڵە هەرواشە وڵی بە فەزلی خوای گەورە لەناو هەموو گروپ ڕێکخراوەکانی کاری دەستی و ئەگەر بڵێم باشترین گروپین لە ڕووی کاری دەستی و لە ڕووی خانمەکانمانەوە کە کۆمەڵە کەسایەتی جوانی تایە ساڵ ئەمەتان بەردەوام پێە لە 2009ەوە ئێمە دامەزراوین پلان و کارە چییە هەم بۆ کاری خۆت لە داهاتوە هەمیش بۆ ئەم گروپە جوانی کە ئاها پێکەوەن و ئیشەکەن و چالاکیتان هەیە تمۆحی ینی من شخصی خۆم ئەڵێم ئەوەش گروپەکە چالاکیەکانمان بەڕێوە ئەچێ بەڵام تمۆحی خانمەکانمانەوەی کە بیکەینە ڕێکخراو زۆر حەزەکەن و هەم لایەنی پەیوەندیدار کەسایەتیەکان کە سەردانمانەکە یاخود میوانەکان کە بانگشتیانەکەین بۆ چالاکی فیستیڤاڵەکانمان هەندە کارەکان بە دڵ ئەڵێن چۆن ئێوە ینی ئەمنە جوان ئیشەکان تەرتیبەکەن ڕێخستنتان تەرتیبە جوانە ینی چۆن نەبوونەتە ڕێکخراو زیاتر گروپەکەمان چکە ڕسمی نییە بەڵام ماوەی ئەم 5 ساڵە بەردەوام چالاکی و پێشنگا و ویستیڤاڵەکان کارمان تیا کردووە سپاس بۆخوا بە فەزلی خوای گەورە ینی هەموو جارێگەڵێم دەستمان پێ کردووە ڕاستە ئێمە هەوڵی خۆمان داوە بەڵام سەرکەوتنیش لای خوای گەورەیە بە دڵسۆزی ئەندامەکان چکە ئەندامەکان زۆرینەی زۆریان چالاکن ئەمە زۆر خودڵخۆشیە بۆ من ئەتوانین سلێمانیوتیەتی ئێمە لە شوێنی تریش پیان وچین لقی ترتان هەیە بەڵام تا ئێستا هەر لە سلێمانیین چکە ئۆفیسمان نییە شێوازێکی ڕسمی کار ناکەین بەڵام لە چاو گروپ و ڕێکخراوە ڕسمیەکان یعنی بڵێم ئەگەر بڵێ هاوشانی ئەوان ڕۆشتوین زۆر زیاتر لەوان سپاس بۆ خواکەمە لە ڕێی خۆمە ناڵم لە ڕێی ئەو قسانی کە ئەو بڕیارانەی دوای چالاکیەکان پێمانەگاتەوە کە کاتی ڕێزنامەت بۆ کەن کاتێ لە ئەندامەکانن ڕازین یاخود لە جۆری کارەکانی خانمەکان ڕازین ئەمە بەڕاستی هەندێکی زۆر باشە و ئێمەش بەردەوام تاکید لەسەرەوەکەینەوە کە خانمەکانمان پێویستە بەردەوام داهێنانکەن کە ئەڵێن خەیاڵی خانمان پێویستە ئەو خانمە خەیاڵی خۆی بەکاربێنێ لە کارەکانیان زۆر سپاس لە کۆتایی یا پەیامت چیە بۆ خانمان هەموو جارێ ئاژین بۆ کۆتاییە چ پەیامەکە تێبوانی کە ئەمان بینن ئەو کەسانی کە کاری دەستیەکەن هەندێک ڕێگری هەیە لە بەرمانە ینی چۆن هەوڵبین بۆ شتی کە ئەمانە هەر خانمێک بیەوێت دەستکا بە هەر کارێک ئێسەما گروپەکە کاری دەستی و بەرهەمی خۆماڵی خانمەکانە بەڵام بەگشتی خانمەکە نابێت بترسێ لە قسەی خەڵک تەنها پێویستی بەوەی هەیە خێزانەکەی پشگیری بکە خێزانەکەی پشگیری بکە باوکە برایە خوشکە دایکە کە سوکارە هاوسەرە بۆ نمونێ خانمەکانی مەکە هەنێکیان هاوسەرەکانیان شتەکانی لەگەڵادان یانی من لێوە دڵم پێی خۆشە من لێوە یعنی ڕێزم هەیە بۆ ئەو پیاوە بۆ ئەو برایە بۆ ئەو باوکە کە هاوکاری کچەکەیەکە کە هاوکاری خوشکەکەیەکە هاوکاری خێزانەکەیەکە یعنی لە خودی خێزانەکەەوە ئافرەت هاوکاری بکرێ قەت پێویستی بۆ نابێت لە دەرەوە کەسێکی تر کە چۆنڵی ڕەگەزێکی ترە پێویستی بە هاوکاری نابێ ناشکەوێتە ناو هەڵەوە بەڵام پێویستەکە خۆشی دڵسۆز بێ بۆ کارەکەی و خۆی یەک لای بکاتەوە چاونەترسانە بتوانێت کارەکانی ئەنجام بدات گوێژ نەکرێت لە ڕەخنا لە کۆمەڵێک بربەست کەیەتە بەردەمی کە نیەتیان بێبی ڕوخێنن چکە ئافرەت کە خۆی ویستی شتێ بکات لە مێشکیا و ئیلا ئەو کارە هەرکات و سەرکەوت و شەبێتیە زۆرەکانە خۆش من ڕزم هەیە بۆ تەواوی ئەو خانمە دەستڕنگینانی لەگەڵ ئێوەیان و خۆشحاڵ بووم بەڕاستی لەم بەرنامە لەگەڵ تۆی بەڕێز و هەندێک باسمان لەو خانمانی تر کرد خۆزگەمان توانێت دانە بەدانە بیان دوێنین بەڵام ئێمە کارەکانیانمان بینی و ئێوەش وەکو نمونەیەکی ئەوان خۆشبەختانە بەشدار بوون لەگەڵمانە سپاسەکەین سەرۆخان بۆم دەرفەتا با ئەو هاوکارەکانیش ئەو نەچاوەڕێنە زۆر سپاس لەشتان ساغ سپاسیمانەوەیانەکەم دەستان خۆش بیاخوا ئێوەش زۆر ئەرکتان کێشە لە کۆمەڵێک بڕگەی بەرنامەکانان لەگەڵم بوون بەڕاستی گەورەیە بۆتان و شانەزیتان سڵاکەی سپاسان خۆشەویستان هەتا بەرنامێکی تریاژین بەخوای گەورەتان ئەسپێرم ئومێدەکەم کاتێکی باشتان لەگەڵ ئێمە بەسەر بێ خواتان لەگەڵ